سەربازی ون ئەمجارە چیرۆکی سەرکەوتن و خۆشەویستی ئافرەتێک دەژێڕێتەوە کە هاوشانی پێشمەرگە هاوسەنگەر بووە و لە کەمپەکانیشدا کاری خۆبەخشی کردووە. ئەم ئافرەتە نزیکەی 30 ساڵە چەکی دەستی ئەنجامدانی کاری خێرخوازی و خۆبەخشی و گەیاندنی کۆمەک و ئاوەدانکردنەوەی دڵەشکاوەکان و ناوچە وێران بووەکانە. ئافرەتە هەموو هەنگاوەکانی تەرخان کردووە بۆ لە باوەشگرتنی ماندوویەتی بەشێک لە پێشمەرگەکانی کوردستان و خەمی ئاوارە و پەنابەرانیش دەخوات. ئامانجی من خزمەتکردنە بە مرۆڤایەتی بە پێشمەرگە، بە منداڵی پێشمەرگە، بە کەس و کار و خانەوادەی پێشمەرگە کارێکی مرۆڤانەیە. من هەستێکی نەتۆیم هەیە، هیچ جیاوازێک نییە بۆ من لە نێوان کوردی هەر چوار پارچەدا. کوردستانی کوردستانە، نەتەوەکەمان یەک پارچەیە، هەمومان یەکین. هەستێکی نەتۆیم هەیە کە جگە لە کورد لە کوردستان هیچ شتێک بە مەزنتر و پیرۆستە نازانم. دەستپێکی کارەکانی من لە ساڵی 91ەوە بوو. ساڵی 91 لەگەڵ کۆمەڵی فراکەوتنی کوردستان خۆبەخشانە کارم دەکرد بۆ هاوکاری ئاوارەکان و گەڕانەوەی ئەو خەڵکانی دەچونەوە گوندەکانیان، دابشکردنی خۆراک و پێداویستی نەخۆشخانە و قوتابخانەکان بوو. بە هەمان شێوە ساڵی 94 چوومە ڕێکخراوی کۆمەڵی ئاوادانکردنەوەی کوردستان، هاوشێوەی کۆمەڵی فراکەوتنی کوردستان ئاوادانکردنەوەی گوندەکان بوو، هاوکاری ئەو خەڵکانەمان دەکرد کە دەچوونەوە گوندەکانیان. و بەردەوامم ئێستا ئەوە ماوەی 27 ساڵە لە کاری خەرخوازی. ئێستا بە تەواوەتی سەردانی سەنگەرەکانەکەم لە هەموو بوارەکانە. سۆزان کچێکی خۆبەخشە و ئەگەرچی لە دەرەوەی وڵاتەوە هاتۆتەوە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی بە شێوەی خۆبەخش لە کەمپەکان کاری خۆبەخشی دەکات. دڵخۆشم بەوەی کە هاوکاری کەسێ بکەم کە پێویستی بە هاوکاری هەبێ. بەڕاستی لەو خۆشتر نییە کە تۆ هاوکاری خەڵکانێ بکەیت کە پێویستیان بە هاوکاری تۆ هەبێت. هەرچەندە زەحمەت بێ و هەرچەندە ماندوو بم، بەڵام کە ئێواران دەچمەوە ماڵەوە دڵخۆش بم بۆی کە بتوانین وە خزمەتێ بکەم بە خاک وڵات. هەر کەسێک بتوانێت دەستی هاوکاری بۆ هەر کەسێکی ئاوارە یا کە پێویستی بە هاوکاری ئێمە هەبێت
درێژکات دەست درێژکات و هاوکاریان بێت کارێکی مرۆڤانەیە و وجدان ئاسوودە بوونە. ڕۆژێ ئەم خوارن چێ دکن ڕۆژناژێ گۆشتە ساواری ئەم چێ دکن گرنجە گەرمەرەگەی فەسوولیە مەرەگەی پتاتەیە ئەم دبن کامپێ حەسەن شام ئەم دبن کامپێ سێدینانی ئەموو ئەمالەنە ئەمالێمە هەموو ئۆسکاریەمە دکن ئەو کەچکێژی هاتبوو ئالیمە کرد ئەو ڕۆژیش ئالیمەکردی شەکی گەلک زۆر باشکری وم دمینێن حتا ئێوارێنێ 24 ساعت تەمبیشی بەردەوام دەکەن. ئەو هەر بەوەوە ناوەستێت بەڵکو لەگەڵ کاروانی خواردنی دەستگای خێرخوازی بارزانی ڕوو لە ناو خێوتگای ئاوارەکان دەکات و با دەستەکانی کاسەی بەتاڵی ئەم خەڵکە لێ قەوماوە پڕ دەکات لە خواردن بۆ تێرکردنیان و هەروەها شکاندنی تینوێتیان. بەیانیان کە لە ماڵ دەهاتمە دەرێ ئەو کاتێک کە دەچینە کاری خەڵخوازیمان دەکرد بەڕێ دەکەوتین هەرچەندە زۆربەی کادە و شوێنانەی ئێمە دەچوین خەتەریاتی لەسەر بوو بەڵام هەمیشە ئێمە خزمەتی ئەو خەڵکەمان لە پێش هەموو شتێکەوە داناوە دەچوینە ناو کەمپەکانەوە لەگەڵ تیمی ڕێکخراوی خێرخوازی بارزانی پێیان دەگوتین چی بکەین ئەو کەلوپەلانی کە دەمان بردە ئەویا لەوێ بوو حازرمانە کرد و هاوکاری ئاوارەکان بووین کە دەهاتنە پێشەوە یەکەم جار خواردنەکان بوو هەندێک جار خواردنەکانیان دروستە کرد دەمان بردە خزمەتیان و تەقدیمی خواردنەکانمان تەقدیمی ئاوارەکان دەکرد پاشانیش خواردنی وشکە هەبوو لەلایەن چەند ڕێکخراوێکەوە کە حازر کرابوو لەگەڵ جلوبەرگ و ئەوەشمان دابش کرد بەسەر ئاوارەکانە هەندێک جاریش شیریان هەبوو چونکە مناڵ شیر و داوی زۆر پێویست بوو لەو کاتە زۆر گونابوون مناڵەکان پێیان بە شیر هەبوو دابشکردنی شیر هەر لە هەمان ڕێکخراو دابشمانەکە ڕێکخراوی خێرخوازی بارزانی لەگەڵیانە هاوکار بووم. ئەو ئافرەتە لە سەرەتای هاتنی لێشاوی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم دەستگایە بەهانای ئاوارەکانەوە ڕۆیشت و هاوکاری ئەم دەستگا خێرخوازی کردووە بە شێوەیەکی خۆبەخش. ئەو هەر لە سەرەتای کارەکانیەوە دەستی کرد بە ئامادەکردنی خواردن و خواردنەوە بۆ تێرکردنی برسێتی ئاوارەکان و لە باوەشگرتنی خەم و ئێش و ئازارەکانیان. ئەمە شوای کرد سۆزان بە خۆبەخشێکی دڵسۆز و پەناگەیەک بۆ ئاوارەکان بناسرێت. زەحمەتەکان یەکێک لەوانە
جارێ بۆ خەڵکەکە لێ تێنە ئەگەی بۆ نمونە داوای هەندێک شتیانە کرد شیری کرد مناڵی نەبوو پێویستی نەبوو ئەو شیرە بدەی بۆ شیرەکان بۆ کەسێ منداڵی هەبواە بەڵام خەڵک تێنە ئەگەشت یا داوای هەندێشتی ئەکرد لە دەسەڵاتی ئێمەدا نەبوو هەڵە تێگەشتنێک دەبوو هەندێک جار بەڵام توانیمان بەسەر یازاڵ بین. نەوتیەکەوە لە کەمپەکانە ئێمیشمانە کرد لەگەڵ نەزەمەی کرا کۆمەڵی فراکەوتنی کوردستان دەچوین ناو کەمپەکانەوە هاوکاریمان دەکردن ئەو کاتە خەڵک ئەگەڕایەوەی گوندەکانیان پاشانیش وردە ئێمە درێژەمان بە کارەکانی خۆماندا هەتاوەکو ئەم کۆتایی ساڵەکانی 2014 کە ئاوارێکی زۆر هاتنە کوردستانەوە ئێمە لەگەڵ چەند ڕێکخراوێکی بیانی بەریتانی و ئەمریکی هاتن کە هاوکاری کەمپەکانیان دەکرد خەڵکی ناو کەمپەکان جلو بەرگ و پێداویستی دەرمان و بە تایبەتی مناڵ هەتا هەندێکیان هەبوو نەخۆش بوو هاوکاری مادیان دەکردن دەمان کرد ماڵی وا هەبوو کە دەزڕەنگین بوو مەکینەیەکمان بۆ بردە خزمەت ئەو خێزانەوە کە بتوانن هەم پێداویستی خۆشیان پێپڕکەنەوە و هاوکاری خەڵکی ناو کەمپەکەش بکات و هەمان بوو منداڵ بوو زۆر پێویستی بە شیر و ئەوشتانە هەبوو دابشکردنی شیر جلوبەرگ پێداویستی قوتابخانەی لە ناو کەمپەکانە و یاری مناڵانە جۆرێک بوو بەڕاستی منداڵی ئاوارە بێبەش بوون لە کەلوپەلی یاری و لە مناڵەتیان هاوکاریان بووین دڵیان خۆشە بوو کە ئێمە هاوکاری منداڵەکان دەبووین. لا نشكر مؤسسة برازيل الخيرية اللي هو الناجحين ذولي. سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین کە یارمەتیە ماوەرانەی داوە کە لە مووسڵەوە و لە شەڕیدا عژرایان کردووە. یەکەم شت ئاسایشیان بۆ دابینکردین لە ترسی داعش و دووەم برسیەکانیان تێر کردین و سێم شت کە زۆر بەڕاشکاوی دەیڵێم هەموو هاریکاریەکی پێشکەش کردووە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خواردن و ئاو و هاوکاری پزیشکی و مرۆیی. نشکر مدیر و کادر موظفی سوپاسی کادر و کارمەندانی کەمپی چواری حەسەن شام دەکەم بۆ ئەم خزمەت گوزاریانی کە پێشکەشی ئاوارەکان دەکەن کە لە چەپ و ڕاستی مووسڵ لە گوند و قەزا و ناحیەکانی پارێزگای نینەوە ئاوارە بوون و هەموو جۆرە هاوکاریەکانمان پێشکەش کردووە لە خواردن و جلوبەرگ و تەنانەت پێڵاویان داوە بەو کەسانێک کە خاوەن پێداویستی بوون تەنانەت پێڵاویان داوە بەو کەسانێک کە بە پێخواسی هاتبوون لە کاتی گەیشتنیان بێرە ئاوارەکان ئێمە لە پێداوی سەرەکان بۆ دابین دەکەن هەروەها خواردنی گەرم بۆ ئاوارانە هەروەها ئێمە دەستخۆشی لە سۆزانخان دەکەین کە وەکو خۆبەخش کار دەکات لەگەر دەستگای خێرخوازی بارزانی بۆی هاوکاری بگەین تا ئەو خەڵکەی کە پێویستیان بەڕاستی بە پێداویستیە. سۆزانی خۆبەخشیەکێکی دیکە لە کارەکانی گەیاندنی هاوکاری و دابەشکردنی کۆمەک بوو لە ناو کەمپەکان بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی و لە ئامێزگرتنی ئەو منداڵانەی بێبەشن لە نازی دایک و باوک و لە زێدی باب و باپیرانیان ئەو بەردەوام بە ئیرادەیەکی بەهێزەوە ڕوبەڕووی ئەو نەهامەتیانە دەبێتەوە و ماندوو نابێت و جەستەی هەست بە ئازار و ماندوێتی ناکات لە ئاست ئەو لێشاوە زۆرەی ئاوارەکان کە ڕوویان لە سنوورە ئارامەکانی کوردستان کردووە و دەیان کەسی وەک سۆزان خۆبەخشانە خزمەت دەکەن و بەهانایانەوە دەچن و ئایندەیەکی جوانتر بۆ ئەم نیشتیمانە بنیاد دەنێن.
دەستپێکی هاتنی سوپای دیجلەوە بوو لە مانگی 12 دەستپان کرد بە سەردانی سەنگەرەکان و سەردانی پێشمەرگەکان لە سەنگەرەکانی پێشەوە هاوکاری بۆ پێشمەرگەکان خواردن و پێداویستی پزیشکی و چەند دەورەیەکمان پێگەێنا لەلایەن چەند سپۆر و دکتۆرێکەوە لە سەنگەرەکانە کە پێشمەرگەکان فێری فراکەوتنی سەرەتایی بکەین و پاشان ئێمە هەمیشە لە سەنگەردا بووین لە کاتی شەڕەکانە هاوکاریمان دەکردن خۆراکمان خواردنمان بۆ پێشمەرگەکانە برگورەمان بەرزەکردەوە مەعاناتمان ئەگەیانە شوێنی مەبەست سەردانیانمانە کرد بریندارە بوون لە نەخۆشخانەکان بەسەریانەوە بووین خوێنمانەدانێ دڵنەوەی کەس و کاریانمانە کرد لە شەیدان ئەینەشت بەشداری خەمەکانیان بووین. ئەم خزمەتەی سۆزان هەر لە ساڵی 1990ەوە دەستی پێکرد کە ئەو کات هاونیشتیمانیان لە بەهاری ئەو ساڵەدا ئاوارە بوون و زوڵم و زۆرداری و دکتاتۆریەتی بەعس و سەدام حوسێنیان قبول نەکرد و ڕاپەڕین. دوای ئەو نەهامەتی و ڕاپەڕین و وێرانکاریە سۆزان بڕیاریدا دەست بکات بە بەشداریکردن لە پرۆسەی ئاوەدانکردنەوەی گوندەکان و هاندانی خەڵک بۆ نۆژەنکردنەوە و گەڕانەوەیان بۆ سەر زەوی و خاکی خۆیان و ئاوەدانکردنەوەی گوندەکانیان. بۆیە ئەم هەنگاو و خۆشەویستی بۆ نیشتیمان وای کرد بەردەوام بێت لە پاڵپشتیکردن هەم ئەو کات و هەم لە ئێستاشدا. کەمپەکان ئەو مەترسیانەمان هەبوو کە کۆمەڵێ ئاوارە لەو کەمپانە بوون مەترسی نەخۆشی هەبوو بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمانە 2 ساڵ 3 ساڵ بوو لەژێر دەسەڵاتی داعشا بوون پێداویستیان دەرمانی تاوەتیان نەبووە ڕەنگە جۆرەها نەخۆشی هەبێ بەڕاستی ئەمە ترسێکی تەواو لە ناو کەمپەکانیش کە بمان نەمانەتوانێت وەکو پێویستی ئێمە خۆمان پارێزین لەوانە لەوانە ئێمەش بە دوور نەبین لەو نەخۆشیانە لە ئاوارەکانیەوە وەرگرین. منداڵ هاوکاریان بووین وەکو جلوبەرێک کە زۆر منداڵ هاتۆ بە بەبێ جلوبەرێک کە ئاوارە بوون پێداویستیان زۆر پێویست بۆ وەکو شیر وەکو دایبی وەکو بێبەش بوون لە خۆشیەکانی مناڵێتی یاری بووکەش و شەو تۆپ و کە تۆپێک دەدایە بووکە شوشێکی دەدایە دەست منداڵێک هەستی زۆر بە خۆشیە کرد ئەو هەستە خۆشی لەو منداڵە دروست دەبوو منیش هەستەکەم دووبارە بۆوانێ کە توانیمە دڵی منداڵێ خۆشکەم دڵی منداڵێکی ئاوارە لە کەمپێکە لە دوورەوە هاتووە کە پێویستی و هاوکاری بتوانین دابینکەین دەستی هاوکاریان بۆ درێژکەین ئەو پەڕی شانازی بۆ من لەو کاتەدا کە بتوانم دەستی منداڵێ بگرم. ئافرەتانی ئێمە هاوشان لەگەڵ پیاوەکانی ئێمە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لەوەی کە خزمەتی خەڵکی خۆمان بکەین و زۆر گرنگە چونکو ئێمە ئەبینین زۆربەی زۆری خەڵکی دەوڵەمەند لە تەمەنێکی سەرودا کە دەگاتە تەمەنێک لە ژیانیدا زۆر جار ئەو ئیمکانیاتەی کە کۆی دەکاتەوە جارێکی تر دەیخاتەوە خزمەت کاری خێرخوازی ئەمە لە زۆر شوێنەکانی وڵاتانی پێشکەوتوودا باوە بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە کە ئێمە ئەبینین
خەڵکێکی ئێمە لە تەمەنێکی گەنجیەوە هەست بە و مەسئولیەتە دەکرد کە بێت خزمەت بە خەڵکی خۆمان بکە بە تایبەتی پێشمەرگە ئەنی پێشمەرگە وشەیەکی زۆر زۆر گەورەیە نەک تەنها لە کوردستان کە ئەمڕۆ کوردستانیان بە شێوەیەکی گشتی شانازی پێوە دەکەن بەڵکو لەسەر ئاستی جیهانیش وشەی پێشمەرگە وشەیەکە کە خەڵک شانازی پێوە دەکات چونکو مای بەرگریکردن بووە لە خەڵکی لێقەوما و لە خەڵکی کارە ساتبار لە بەرامبەر بەرگریکردن لە بەرامبەر دەڕندەترین ڕێکخراوی تیرۆریستی کە داعش بووە. سۆزان سەرەڕای کۆمەکی بۆ ئاوارەکان بەهانای پێشمەرگەکانی شەوە دەچێت لە سەنگەرەکانی بەرگری و بێگوێدان بە مەترسی دوژمنە شاراوەکان و گولەی دوژمن و تونڕەوان و بێ ئەوەی گوێ بداتەوە هەڕەشانەی کە تیرۆر و تیرۆرستان دروستیان کردووە. لەوەتی شەڕی دەسەپێنراو بەسەر کوردستاندا لەلایەن داعشەوە بەردەوام من لە سەنگەرەکاندا بووم هاوکاری پێشمەرگە و سەردانی بەرەکانی شەڕمە کرد و سەردانی کەمپی ئاوارەکان و هاوکاریان دەکردن بە جلوبەرگ و خواردن و ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە پێویستیان بوو و تیمی پزیشکیمان دەبردە کەمپەکان بۆ فەحسکردنی نەخۆشەکان و هاوکاریان بە هەمان شێوە یەک دوو دەورەمان کرد لە سەنگەرەکانی پێشمەرگە کە هاوکاری پێشمەرگە بووین بۆ فراکەوتنی سەرەتایی و دابەشکردنی جانتایە کە پێداویستی فراکەوتنی سەرەتایی تیا بوو پێشمەرگەکان سوودمەند بوون لە بەرەکانی شەڕ بە تایبەتی لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە سوپاسیان دەکەم کە هاوکارمان بوون دابەشکردنی ئەو جانتایانە ئەو پێداویستی فراکەوتنی سەرەتاییانە زۆر باش بوو لەو کاتەیە. ئەگەرچی هێزەکانی پێشمەرگە پێویستیان بە هاوکاریکی ئەوتۆ نەبوو خۆیان جۆرێکن لە ئەفسانەی قارەمانێتی بەڵام بوونی کچێکی خۆبەخش لە سەنگەرەکان بۆ خۆی هێمای پاڵپشتی و پشت ئەستوری پێشمەرگێ و بەمانای ئەوەیە کە هەمووان لەگەڵ پێشمەرگەدان و پێشمەرگەش لەگەڵ هەموواندایە. پەیامی من یەکبوونی کووردە لە پێناوی یەکگرتنە بەرەو دەوڵەتبوونی بچین دەوڵەتبوونی کوردستان ئامانجی من سەربەخۆی کوردستانە پێویستە هەمومان دەست لە ناو دەست بەرەو دەنگان بڕۆین بۆ سەربەخۆی تەنها سەربەخۆیە دەمانگەێنێتە کەنارەکانی ئارام بوون هەتا نەبین بە دەوڵەت هەتا نەبین بە کیانێکی سەربەخۆ ئێمە ناتوانین بە ئارامی لە وڵاتەکەماندا بژین. یەکێک لەو ئافرەتانە کە هەمیشە هاوکار و پاڵپشت بوو لە کاتی سەنگەرەکاندا لە کاتی هێرشەکانی تیرۆریستانی داعشدا ئامادەبوونی هەبوو بە هاوکاریکردنمان و هەمیشە لەگەڵمان بوو لە ئازار و لە مەینەتەکانیشماندا و لە ماندووبوونەکانیشماندا ئەویش ئەو ئافرەتە بوو سۆزان خان بەڵکو سەدەها کەسی تر هەبوو بەڵام سۆزان خان نمونە بوو لەوانەیە لەبەرەوەی هەمیشە لە کاتی هێرشەکانیشدا ئامادە بوو بەڵکو سەنگەر بە سەنگەر خواردنیشی دەگەیان بە برا پێشمەرگەکانمان و خورەیەکی پۆڵاینی دەبەخشی بە پێشمەرگەکان. هەر چۆن باسی سۆزان پێنیشتانێ ئێمە ناتوانین حەقی خۆی پێ بدەین. سۆزان یەکێکە لەو ئافرەتە شۆڕژگێڕ و تێکۆشەرانەی کە بە حەقەت لە ماوەی ئەم چەند ساڵەدا کە ڕوبەڕووی دوژمنێکی سەرسەختی داعش بینێتەوە بە هەموو شێوەیەک هاوکار و پشتیوانی ئێمە بووە و جێگەی دەستخۆشیە جێگەی تەقدیرە بەڕاستی لە هەر شوێنێک لە هەر مێحوەرێک شەڕ بوو بێ سۆزان خان ئامادە بووە و ئێمە سپاسی دەکەین و ڕێزی تایبەتی هەیە لە ئێمە. خات و سۆزان من بۆ ماوەی 3 ساڵ و تقریبان وا 3 مانگە من بەردەوام شەو ڕۆژ لەگەڵیم بۆ هەموو کارەکانی بۆ بە تایبەت لە هەموو ڕۆژە سەختەکانی شەڕی داعش کە ڕوبەڕووی کورد بووەتەوە بەردەوام ئێمە سەردانی هەموو میحوەرەکان دەکەین. خات و سۆزان لە هەموو ڕوانگەیەکەوە کەسێک بۆ لەو ئافرەتە چالاکانەی کە بەبێ ترس بۆ هەر میحوەرێک ویست بێتمان ڕۆیشتوین لە کاتی شەڕدا لە کاتی هجوومەکاندا بە تایبەت لە میحوەری ناوەران لە باشیقان لە چیای زەرتک لە غازر لە حەسەن شام لە قەرقەشە لە زارا خاتون. دەستخۆشی لە سۆزان خان دەکەین کە یەکێک بووە لەو ئافرەتانەی کە ڕۆڵی هەبووە هاوشان لەگەڵ
تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی لە دەرەوەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی محاولەی کردووە ئەو کەلێنانەی کە هەبوو ناچکو ئەمانە تەنها لایەنی مادینین بەڕاستی لاەنە معنەویەکە بابەتێکی زۆر گرنگە چکو بەتەکیید هەموو ئەو کارە جوانانە کاریگەریان هەبووە لەسەر لایەنی معنەوی پێشمەرگە ئازیزەکانمان کاریگەریان هەبووە لەسەر لایەنی دەرونی ئاوارە و پەنابەرانیش و دڵنیام ئەوەی سۆزانخانیش ئەو کارە جوانانەی کە ئەنجامی داوە کاریگەریەکی زۆری هەبووە و تەمەنای ئەوە دەکەین کە ئێمە ئافرەتی ئەوەمان زۆر بێت خەڵکی خۆبەخشی ئەوەمان زۆر بێت چکو کۆمەلگای ئێمە هەموو کۆمەلگاکان بە تایبەتی کۆمەلگای ئێمە پێویستیان بە کاری لەو شێوە هەیە. خەڵاتی بەرنامەی سەربازیون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشی دەکەین بە خاتوو سۆزان لە بەرامبەر ئەو کارە خێرخوازیانەی کە ئەنجامیان داوە بۆ خزمەتی پێشمەرگە و ئاوارە و پەنابەران پیرۆزبایی لێ دەکەین و هیوادارین نمونەی زۆر بێت.